بسم الله الرحمن الرحيم. پێشێکی بە ناوی خوا بەخێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەین. من ناوی برایم محمەدە، خەڵکی گوندی جەلیلەین. لەسەر ڕێگەی عەنەب باخێکمان هەیە و ماوەی 3 ساڵە کردومانە بە دوکانێکی ساردەمەنی و شیرینی لەخوا بەزابێ. خەڵکێکی زۆر ڕومانتیەکە. ئەم دوکانە ئێمە بە عایلەی دامانناوە، کەس دامان ئیش ناکا. خۆم و دوو کوڕم و خێزانم ئیشەکەین لەخوا بەزابێت. ماوەی 3 ساڵە خەڵک لە شتەکانمان ڕازیە و بەردەوام سەردانمانەکەن. ئیتر شەوانە بە زۆری لێرەین، عایلە و گەنج و ڕومانتیەکە. دووسێ باخچەمان هەیە، خەڵک لێ ڕازیە. شوێنێکی فێن کە ناو باخە، باخی خۆمانە. لەخوا بەزابێ کوالیتی شتەکانیشمان زۆر باشن. شەربەتی هەنارمانەیە، هەر تایبەتە ئیتر هەناری هەڵەبجەوە بەناوبانگە، هی باخی خۆمانە. ساڵانە شەربەتێکی زۆر فرێشمان هەیە ئەیکەین. شەربەتی مێوەش خۆمان دروستیەکەین. دۆدرمەمان هەیە، ساردەمەنی کۆکتێلمان هەیە، 4-5 تام ئەزبەریمان هەیە، کریپمان هەیە، کونافەمان هەیە، 3-4 جۆر شیرینیمان هەیە، مەحەلەبیمان هەیە هەر تایبەتە بە خۆمان. نام ئەنەن ئیبراهیمە. ئەم دوکانمان داناوە ماوەی 3 ساڵە. دەرچوون بۆ پۆلی حەوت 12 ساڵم. لێرە دۆندرمە تێیەکەم، پێشواسی میوانەکانەکەین. لەگەڵ باوکمان ئەم دوکانمان داناوە. لە کاتی ئاینانە ئیشەکانەکەین بەڕێکپێک. من ڕۆشنا جەبار بۆ 3 ساڵەتێ لەگەڵ هاوسەرم لەم دوکانی ساردەمەنی شیرینەیە بەیەکەوە هاوکاری جۆرەکانی ساردەمەنی شیرینی دروستەکەین. ساردەمەنی تر ئەوەیە دۆندرمەیە و ئەزبەریەکان و فالودێ و ئەمانەمان هەیە و هەروە شیرینیەکانیش جۆرەکە بڵێ مەحەلەبی و کریپ و کنافۆ ئەمانە. جۆرەها شیرینی کەش کریپ و بڵێم جۆرەکانی کێک ئەمانەشمان هەر هەبوو دروستمان کردووە. ئیتر ئەوەی کە ڕۆژانە بێتە ئێرە یەتە لای ئێمە ئەچین بەدەمێ و پێشوازی لە یەکەم زین پێویستی بەچی هەیە. زۆر جار داوای شتێکمان لێ ئەەکەن کە فرێش بێ. ئێمە زۆربەی شتەکانیشمان هەر فرێشن، هەر لە هەنارەوە بیگرە ئەوە هەر خۆمان هەنارەکان خۆمان ئەیکڕین، هەر لە باخەکە ئەکڕین، ئەچین لێ یەکەین هەین ئەیکەین بە شەربەتی نار هەڵیەگرین لەم جەمیدا بۆ ئەم وەرزی هاوینن. مێوژەکەش هەر مێوژی هەورامانە ئەیکڕین لەم وەرزە ئێستا کاتێتی ترکە ترێپی ئەگا وشکێکن و ئێمە ژین لە ماڵەوە هەڵیەگرین. ئەویش بە چەند قۆناغی کاتێپەڕێ بۆن منە بێ بیکەیتە ئاو پاشان شەو ڕۆژێک لە ئاوە بۆی لێرم بێتەوە ئێکی بە مەکینە ئیتر ئەو کاتە بەپی چەند قۆناغێک شەربەتەکە بۆ دروستە بێت. و هەروەها بۆن منە ڕۆژانە من خۆم یم لێرە هەر لە بەیانیەوە کە بەخەبەرە بم لە سعات 9 تا 12 جارای ئەچێ بۆ یەک ئێمە لێرە ئیشەکانەکەی بۆن منە شتی ئەو ڕۆژانەی کە بۆ ئێوارە بۆ شۆ پێویستمانە حازیرەکە بۆن منە مەحەلەبی هەویری کنافە هەروە ئەزبەریەکانە دۆندرمەکەی لەگەڵ هاوسەرم بێکەوە هەردووکمان هاوکارین لێرە ئیشەکانەکەی.